نێتی ناو دڵمان خاوێن کەین چارەسەری کێشەکانمان دەبێت. پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم فەرمووی کابرایەکی وەکو جەنابتان زەویەکی لە کابرایە کڕی، ئەمە لە صحیحی بوخاریدا خۆشەویست بۆمان دەجارێتەوە. زەویەکەی کڕی، دەستی کرد بە هەڵدڕین و چاکردن و بناغی خان و کوپەیەکی پڕ لە زێڕی دۆزیەوە. یەک گۆزەها قەدیم بینیوتانە زێر لەناو کوپەدا لە ژێر زەویدا شارداوەتەوە، ئاسارێکی قەدیم بوو لەو شوێنەدا هەبوو. یەک کوپەی پڕ زێڕی دۆزیەوە، یەک کەسی لەگەڵانیە بەس خوا لە ئاسمانەوە ئاگای لێیەتی. هەڵی گرت و چوو بۆ ماڵی کابرای فرۆشیار، وتی کاکە ئەزانی لەناو زەویەکەی تۆدا کەلێم کڕی، ئیشم تیا کرد، ئەم کوپە زێڕی تێدایە، واللهی دڵم قبوڵی نەکرد بۆ خۆمی هەڵگرم، من بەس زەویەکەم لە تۆ کڕیوە، تۆ ئەگە بتزانیە ئەم کوپە زێڕی تێدایە چۆن بەوەندە پارە دەتفرۆش، ئەمە سەدقاتی پارەی خۆیەتی، ئەوە کوپە زێڕەکە دیارە ئەمە ماڵی تۆیە، خوا لە ئەوەڵەوە بۆ تۆی داناوە. کابراژ لەو مەرتر و پیاوتر بوو، دڵپاکتر بوو، وتی کاکە گیان یا ڕەبی پیرۆزت بێ، ئەمە خوا بە نسیبی تۆی کردووە، خۆ من ڕەنجم تیا نەداوە، خوا ئەزانە 2000 ساڵ لە پێش چێ لێرەی شاردوێتەوە، ئەگەر ڕزقی من وایە من خۆم دەرم دێنا، من کە زەویەکەم پێ فرۆشتووی بە هەموو شتێکەوە پێم فرۆشتووی، یا ڕەبی حەڵاڵت بێ، بەخوا نامەوێ. ئەو دەیگوت بەخوا کاکە ئاخر وەڵڵی کە من لێم کڕی کوپە زێڕم لێ نەکڕیوی، من بەس زەوی ڕەقەوانم لێ کڕی بۆ خانوو. ئەویش دەیگوت کاکە کە من پێم فرۆشتی خوا ئاگای لە نێتی دڵمە، بەخوا بە هەموو شتێکەوە پێم فرۆشتووی. سوبحان الله، لێیان بوو بە مناقەشە، لێیان بوو بە گفتوگۆیەکی خۆشی شیرینی دڵی خاوێن. وتیان کاکە ئێمە ناگەینە ئەمەنجە، من بڵێم نامەوێ، تۆ بڵێ نامەوێ، خۆ نای فڕێ نادەین، با بڕۆین بۆ لای مامۆستا فڵان کەس، پیاوێکی زانا و دانا و ژیر و عاقڵە، ها کە نێتت خاوێن بێ خوا تووشی خەڵکی زانا و عاقڵت دەکا، جاری وایە کێشەت هەیە، چونکە هەردوو لانێتیان پیسە، ئەوەی دەبێتە حاکم لەوان پیسترە، ئەوەی دەبێتە حاکم لە جیاتی کلب کاتە چاوی چاویان خوێر دەکا، کێشەکە بچووکە لە حکومە لیان گەورەتر دەکات، چونکە خۆیان نێتیان بەرامبەر یەک پیسە. کێشەی دوو دڵخاوێن چوە لای کەسێک لەوان زاناتر و دڵخاوێنتر، وتیان بابەتەکە ئامایە. چەند حکمێکی جوانی کرد پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم، وتی بەڕێزینە من جارە پرسیارێکتان لێ دەکەم، کێ لە ئێوە کچی هەیە؟ یەکیان وتی وەڵام من کچێکم هەیە. وتی کێ لە ئێوە کوڕی هەیە؟ وتیان وتی وەڵا خۆمان منیش کوڕم هەیە، من کوڕێکم هەیە، وتی من کچێکم هەیە. وتی بیان هێنن، چون بانگیان کردن بۆ لای کابرا، یەکتریان بینی، وتی کوڕم ژن دێنی، وتی وەڵڵاهی جا ئەگە باوکم ڕازی بێ و ئیمکانێتی ماڵ ببێ، ئێتر من گەنجێکم سەر حەدی ئەوەمە کە هاوسەرگیری بکەم. وتی کچەکەم تۆ شو دەکەی بە شەرمێکە، وتی ئەگە باوکم و دایکم و بنەماڵم ڕازی بن و کوڕێکی ڕێک و پێکە بێ، سونەتی حیاتە، منیش حەز دەکەم ماڵ و حاڵێکی خۆم هەبێ. محکەمە دەبێت لێیان بپرسێ و جواب بەڕاستی جواب دەنەوە. وتی دەی سەیری یەکتر کە نێوە یەکترتان بەدڵە، سوبحان الله سەیری یەکتریان کرد، هەردووشیان خۆشەویستی چۆن ناو دڵیانەوە. بە باوک و بە هەردوو پیاوەکەی وتی وەڵڵای کاکە ماڵی دنیا هەر دەڕوا، بەڵام لە هەموو ماڵی دنیا گەورەتر ئەوەیە زاوایەکت هەبێت لە کوڕ باشتر بێ، خۆشەویستترین شتی دنیا ئەوەیە بووچێکت هەبێت لە کچەکەت باشتر بێ. واللهی ئێوە ئەوەندە حەڵاڵ خۆر و بەڕێز و بە حرمەت و بە متمانە و دڵپاکن، واللهی منداڵەکانیشتان ئینشەڵڵا ئەسڵ زادن. حیفە ئەم کچە بچێتە ماڵی خەڵکەوە نەیابوو ماڵی تۆی بەڕێز، حیفە کوڕی ئەم پیاوە بەڕێزە زاوای تۆی بەڕێز و دڵپاک نەبێ. لە یەکی مارەکردن وتی پارەکەش دابەشکن بەسەر خێزانە نوێیەکەدا و بۆیان بکەن بە مەسرەفی زەماوەند و خان و ماڵ. ها چاو لێیە پارەکەشیان بۆ گەڕایەوە، کچە کوڕەکەشیان بۆ دامەزرا، خێزانێکی نوێش دروست بوو، بۆیە نێتت خاوێن کە تووشی خەڵکی خاوێن دەبی. کار بەدەستانی وڵات ئەوەی بە قسە بەم خەڵکەی دەڵێن، نێتتان خاوێن کە میلەت لەگەڵتان دڵسۆز دەبێت. میلەتی بەڕێز تۆش سەیری ناو دڵ و دەرونی خۆت کە ئەوەی پێی ناڕازی و بە ناعەدالەتی دەزانی، ئەگەر ڕۆژێ بێتە بەردەست و غەیری خوا نەبێ کەس پێی نەزانێ، ئەگەر ڕەتت کردەوە لەبەر خوا، وەڵڵاهی خوا کار بەدەستەکانی وڵاتیش چاک دەکات. بۆیە دووبارە و چەند بارەی دەکەمەوە، نێتی خاوێن چارەسەری کێشەکانمان دەکات.